سەردانی کونسڵ و شاندێکی بازرگانی سعودیە بۆ سلێمانی و هەولێر بە یەکەم هەنگاوی سعودیەکان بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دادەنرێت. دوێنێ سەردانی شاری سلێمانیمان کرد و دیدارەکەمان زۆر بەرهەمدار بوو. بۆمان ڕوون بۆوە سلێمانی لاوەبەرهێناندا شەبڕکێ لەسەر ئاستی عێراقەکات. ئەوان لە قۆناغی زۆر پێشکەوتودان و ژمارە و ئاستیان زۆر بەرزە. سعودیا وەک گەورەترین هێزی وەبەرهێنانی جیهان لە زیاتر لە 40 وڵاتی جیهاندا چالاکە. یەکێک لە تازەترین نمونەکانی وەبەرهێنانی سعودیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پرۆژەی ڕەئس الحیکمەی میسرە لە ساڵی 2024دا کە بە گەورەترین گرێبەستی مێژووی ئەو وڵاتەدا دەنرێت و بەهاکەی 35 ملیار بوو. ئەم گرێبەستە هەلیکاری بۆ زیاتر لە 1,500,000 کەس ڕەخساند. نمونەی نزیکتریش هەیە. سعودیەکان بیابانێکی وشکیان لە پارێزگای سەماوە گۆڕی بۆ کێڵگەیەکی کشتوکاڵی. ئەم پرۆژەیە زیاتر لە 1 ملیار دۆلاری تێچوو بووە سەرچاوی بژێوی بۆ زیاتر لە 5,000 خێزانی عێراقی. سلێمانی و هەرێمی کوردستانیش چاویان لەوەیە وەبەرهێنانی سعودیەکان ئابووریەکەیان ببوژێنێتەوە و هەلیکاری زیاتر بۆ هاونیشتیمانیان بڕەخسێنێت. بێگومان هەرچەند پرۆژەیەک بکرێتەوە و چەندین پرۆژەی وەبەرهێنان و هەر پرۆژێک لە وایان کاری بازرگانی فراوانتر ببێ هەلیکاری زیاتر ڕخسێنێ بۆ گەنجان و بۆ ئەو خەڵکانی کەوا دەرچووی بزانکۆ و پەیمانگاکان و توانایشکردنیان هەیە. ئێمە بتوانین ئەم فرسەتە بەدەست بێنین کە سعودیەکان بێنە ئەم وڵاتەوە کاری سەرمایە گوزاری بکەین. دەستکەوتێکی زۆر گەورەیە و وڵاتێک ئێمە عەلاقاتێکی زۆرە هەیە لە نێوانمانە، هەم لە ڕووی دراوسێتی هەم لە ڕووی دینی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بۆیە وجودیت و بوونیان لە شاری سلێمانیدا ئەتوان بڵێم کاریگەری زۆر هەمەلایەنەی دەبێت. کونسوڵی سعودیا نایشارێتەوە سلێمانی لە بواری وەبەرهێناندا ژینگەیەکی گونجاوی هەیە و هیواخوازیشە سەردانەکان بۆ سلێمانی لە داهاتوودا لە بوارەکانی بازرگانی وەبەرهێناندا ڕنگ بداتەوە. نتمنى أن مثل هذه الزيارة هیوادارین بەرهەمی ئەو سەردانە لە داهاتوودا لە بواری وەبەرهێنان و هەروەها لە بواری هاوبەشی بازرگانیدا ڕنگ بداتەوە لە نێوان برایانی سەرمایەدار و بازرگانانی پارێزگای سلێمانی و هەروەها ئەو کۆمپانیە سعودیانەی هاتنە سلێمانی و ژمارەیان زیاتر بوو لە 7 کۆمپانیای گەوری سعودی لە سەرجەم بوارەکاندا. ئەگەر سعودیەکان لە داهاتوویەکی نزیکدا دەست بە وەبەرهێنان لە سلێمانیدا بکەن جوڵەیەکی ئابووری دەکەوێتە شارەکەوە و وەکو بازرگان و وەبەرهێنەرانیش دەڵێن سلێمانی دەچێتە قۆناغێکی نوێوە.